ئێزدیاتی هەم وەک ئۆڵ هەم وەک جڤاک دەوڵەمەندە بجۆرێن جودا جودایەت میۆزیکێ کو هاتیەوێ ڕادەیە کارتێکردنا میۆزیکا ئێزدیان لەسەر میۆزیکا کوردی بگشتیژی هەیە. شارەزایên di mûzîka Kurdî de dibêjin ku giring e mûzîka êzdiyan bêta parastin ji bo wêyekê ku hemû mûzîka Kurdî bêta parastin. Dê Zîdxanê de me behsa kartêkirina mûzîka êzdiyan li ser mûzîka Kurdî bikin. یا هاتیه زانین هکود بیشن که موزیک و ستران بری نویسین و پیکرسازی هاتیه دانانش لای مروفا و دیرو که مروفا هاتیه دا. بابو کال کت ما گلک پیتب ایده کریب تایبت بابو کال کت اولی ازدیا. نکوات شکی گلک پیروز بیا موزیک بهتا جنین گلک هلکفنت ودا اشیم بیجم جیانا و همین گل موزیکی ها بودی. اولی تشتکی بمادیات کتن که ازدیا زوقک تایبت بیا و نکوا موزیک تشتکی پیروز بیا. بون نمونه مثلا ما قوالت هن قوال بار پتریل دور ما خلق بعشق و بعضان هناك كتجد هندا جند الدور برد يت أفودي جند أبو عدري يانكو بوجر أبو عدري أبو قوالو دمات شنو نوف خلق كده وموسيقى لدن هكود بيجن دمار لدن موسيقى جالك شو خلق شن دفو شبابتو دست خود کنه دست خود گهین دفع آن شباب دا بس برکت یانکو او حسید کن خیرک دگهی توا وصف پیروزی سخت کنه چونکه افتش تا اف موزیکا تیتب کار اینانه بو همی هل کفتنت اولیل لای ازدیابه ازدیاکان براستی موسیقا و گرانی و شعر و ادبیاتیان تایبەت بەخۆیانە هەروەها کە کۆمەلگایکی داخراویان هەیە لەبەر ئەو مشکلاتە قانونیە کە بۆیان دروستکردن ئەو مەمنوعیەتە موزیکەکەیشیان هەر بۆ شێوەیە لە قاوەخێکی لە قاڵەبێکی مەحدودە وەستاوە هۆکەیشی ئەوەیە کە لە مێژوویکی زۆر کۆنەوە سەدان ساڵە ئەمانە ئیمکانی ئەویان نەبووە کە غێر کۆمەلگای خۆیان تێکەڵاویان لەگەڵ کۆمەلگای کوردی بە عام لە هەموو کوردستان و پارچەکانە هەیان بێت هەر بەم دەلیلە موزیکیان لەناو خۆیانە ماوەتەوە قدما قداري سربخت عيد وكتيب وشغلا في سجن جاري لا في سجن جاري سينقو بري فاطمه لي وكي برفا شباري دابو طاوا ايواري جوتي ممكا زربونا وكشما موكل نفتادا ويزارو نور ندياري غاور 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 ور 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 موزیکی ئاینی لەناو ئاینی ئێزیدیەکانە جیاوازیەکی زۆری هەیە لە ڕووی میلۆدیەوە لەگەڵ ئەو گۆرانی یاخود ئەو موزیکانی کە لە دەرەوەی مەراسیمە ئاینەکانە بەکارهێنرێ چەند نمونەیەکی زۆر هەیە بۆ نمونە هەر کەسێک بتوانێت لە مەراسیمە ئاینەکانە گوێی لێبێ و شێواز و فۆرمی میلۆدیەکان وەک باسم کرد بێکێشن زۆربەی زۆری کرد لە زانستی موزیکیا کە ئەڵێن بێکێش با بڵێن فۆرمێکە لە شێوازی وتنی گۆرانی کە زۆربەی کات هارمۆنی نییە تەنانەت لە بینی دەنگبێژەکە یاخود ئامێری موزیکیەکە ڕەنگە بۆ گوێگرتن هەندێک کات قورس بێ بەڵام کاتێک کە باگراوندێکی ئاینی ئەچێتە پشتی میلۆدیەکە و ئەو کەسانی کە دانیشن میلۆدەکە ئەڵێن ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریشی ڕۆحی زۆر دروست لەسەر هەم موزیک ژەنەکان دروستەکە هەم لەسەر ئەو کەسانی کە لە دەوروبەریان گوێی لێگرن پێما گرفتێک هەیە لە تێگەشتنی مۆسیقای ئێزدی ینی خودی چەمکەکە کۆنسێپتەکە هەڵەیە چونکە مۆسیقایەک نییە ئێمە بڵێن ئەمە مۆسیقای ئەو ئاینەیە یاخود ئەو
نەتەوەیە کە هەمویان کوردن ئەمە بۆ مانایەت کە لەناو ئاینی ئێزیدیدا فینۆمینەک یان ژانڕایەکە پێدەگوترێ دەف و شەباب کە تایبەتمەندێکی ئاینی هەیە دواتر دێمە سەرەوە باسی دەکەم بەڵام گرنگترین شدەوەیە بۆ تێگەیشتن لەم بابەتە ئەوەیە ئێمە کوردستان لەسەر چەند ناوچەیەکی جیاواز دابش کراوە لەو ناوچە جیاوازانە تایبەتمەندیەکی ئاواز و هەڵپەرچێ و گۆرانی گوتن و فۆلکلۆر هەیە کللتورەکان تا حدێک لێکتر چەند جیاوازیەکیان هەیە لە چەند ڕۆکەوە جا بۆیە ئێمە کە باز لە مۆسیقا دەکەن لەسەر ئاستە لە ناو کوردستاندا پۆلێنیان دەکەین بۆ نمونە دەڵێن مۆسیقا لە هەورامان باشە ناڵێن مۆسیقای نەتەوەی هەورامی چکە نەتەوەیەک نییە بەناوی هەورامی کووردە ئێزدیش بە هەما شێوە دەڵێن لە بادینان دەڵێن لە هەکاری لەگەڵ ئەوەش ئەگەر سەیری بکەیت کە ئێزدی ڕاستە مەسەلەن لە کوردستانی عێراقدا لە باشووری کوردستان زۆربەی هەرە زۆری دانیشتوانی ئێزدی لەم ناوچەیە دەژین لە شنگال و لە دواتر لە شێخان و لەم شوێنانە دەژین لە ناوچەی بەهدینانی کوردستان دەژین بەڵام لە هەمان کاتە لە سووریا ژێمە ئێزدیمان هەیە لە تورکیا هەمانە و لە ئەرمینیا شەمانە ئەمانە فۆلکلۆر و ئاواز و گۆرانیەکانی لێکتر جیاوازە بۆیە کە دەڵێن مۆسیقای ئێزدی تا پێم وایە هەڵەیەک هەیە لە تێگەشتنەکە لە کۆنسێپتەکە هەندە لە مازی لێ لۆی 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 هەڵکەفتنێت تازیە و شینیا ستەیانێت پێڕاگوتنێ جارە بێژن ئەوە مۆزیکەکە تایبەتە هەرج دەستپێکە و مەیتی مریتی نەدەرە شمالاوی ئەنش ئەو جهێلێ چە بەڕەحما خودێ ئەو موزیک و ئەو قەوال دێ دەست پێکەم قەولێت تایبەتن ئەو قەول گرێداینە هەمی وەکو عیبادەت و هەمی سەر هەندێ هاتیە گوتن و خودێ ئەبێدای و خودێ بر یعنی بیر و باوەرێکە مەزن یاد بە قەولەدا هەی و هەر کەسێکت مرید جارێکە چیتانە رب العالمینی بە وەکو ڕەح ئەتوانم بڵێم تەنها هۆنەرێک کە لە کوردستانە توانیوێتە بەو شێوەیە بۆ هەموو قابلیەتەوە بمێنێتەوە تەنها موزیکی یا گۆرانی و موزیکی ئیزدیەکانە ئەو موسیقیەوە باس یەکەم هەم لەلایەن تێکستەوە و هەم مێلۆدیەوە موزیکێکی تایبەتە بە کۆمەلگای ئیزدیەکان چونکو هەر موزیکێک لە دنیا عادەتەن شەرحاڵی ژیانی مرۆڤەکانە کات و ئەو شەرایەتە کە تێدان ڕای ئەگەینێت وە لەناو کۆمەلگا بەرەو پێشەوە چێت و هەموو کۆمەلگادا ئەگرێت ئەمەیەکە موزیکی غەیری ئیزدیەکان کە لەگەڵ کۆمەلگای عەرەب و فارس و تورک و ئەمانە تێکەڵ بوون تقریبان موزیکێکی ترە مۆزوعێکی ترە تا ڕادێک لەگەڵ ئەمڕۆژە تەطبیق بووە هەم ڕابردوو و هەم ئەمڕۆژی بەیەکۆ تێکەڵ کردووە ئۆزمانی عەرەبۆ گورمامەوە هونێ چێبگن و بخەبتن خەبا دەگەم مێرا بگەێ شبان و گەلەوانێت مالا باوێم قڕێت هەمیان بگێت بلا بێسبێ پەزێک گوری قەرقاش مەرحێدە بادا نەگەرەوایێ وای ملاش مەرحێدە بادا نەگەرا جەردەکەن مەدەکەت یا ژەرە بێنێ جەردێ شەرقا زۆر گرنگە کە توێژینەوەی زانستی موزیکی لەسەر موزیکی فۆلکلۆری ئێزیدیەکان بکرێ جا ئەم موزیکانە چی ئاینی بێ چی غەیری ئاینی بێ بەداخەوە تا ئێستا توێژینەوە کراوە ناڵین نەکراوە بەڵام توێژینەوەکان کەمن و پێویستە زۆر گرنگە موزیکی ئێزیدیەکان بە با بڵین بە کۆمەلگای خۆمان بناسیێنین چونکە بەداخەوە دابڕانێک هەبوو لە نێوان ئێزیدیەکان لەناو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمان بووە بەهۆی کۆمەڵێک بارودۆخی لایەنی ئاینیەوە کە ئەم دابڕانە دروست بووە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە موزیکی ئێزدی نەتواندراوەکو پێویست
لەناو کۆمەلگای ئێمە یاخود لە وەسەتە هونەرەکەیە بە شێوەیەکی دروست و زانستی بناسێنرێ و ئەرکێکی گرنگی زانکۆکان و پەیمانگاکانە کە بەردەوام بن لەسەر توێژینەوە لەسەر موزیکی ئێزیدیەکان و من دڵنیام لەوەی کە ئێزیدیەکان خاوەنی گەنجینەیەکی زۆر دەوڵەمەندن لە موزیکی با بڵێن موزیکی فۆلکلۆری خۆیان بۆ موزیکەکان ڕەگوڕێشەیەکی زۆر قوڵی مێژووی هەیە تەنانەت بۆ منە لە باسکردنی لە ڕۆحبەبەراکردنی ئادەمە موزیک ڕۆڵی هەبووە کاتێک کە هەر چوار بابەتەکەی دروستبوونی جەستە کە بریتێ لە ئاو ئاگر و باوخاک بوونی هەبووە هەر حەوت فریشتەکە کە تاوزمەلک با بڵێن ڕابەرایەتی کردوون ڕۆح نەچۆتە ناو جەستەوە واتە ڕۆح بەسەر جەستەکەەوە سوڕاوەتەوە بۆیە موزیکیان بۆ ڕۆژژەنوە کە مەست بێت و بچێتە ناو جەستەکەەوە کەواتە ئێمە توانین بڵێن کە موزیک لە ناو ئاینی ئێزیدیەکانە بابەتێکی هەروە سادە نییە ڕەگوڕێشەیەکی زۆر مێژووی و قوڵی هەیە کە لەگەڵ تاک بە تاکی نەوەکانی با بڵێن دوایە گەورە بووە و بە شێوەیەکی زارێکی بەشێکی زۆری با بڵێن موزیک و گۆرانی فۆلکلۆری ئێزیدەکان و موزیکی کوردی بە شێوەیەکی زارێکی دەماودەم لەنەوەکە بۆ نەوەیەکی تر گوازراوەتەوە تاوکو ئێستاش توانیوانە پارێزگاری لێ بکەن بێنەوە سەر ئەوەی ئەو مۆسیقای ئاینیەی کە ئێزیدیەکان پێ دەڵێن دەف و شەباب کە دەیژەنن لە چەند ئاهەنگێکی دیاریکراوی و لە چەند ڕۆژێکی دیاریکراوی ساڵدا دەیژەنن لە چەند بۆنەیەکی دیاریکراودا ئەی ئەمە چیە؟ ئایا دەکرێت ئەمە ناوی لێ بنێن ئاوازی ئاینی؟ من پێم وایە لێرە ئەوەش دیسان گرفتێکەیە چکە ئەوانەی ئەم مۆسیقایە دەژەنن ئەمانە چینێکن لە ناو ئێزدەکان پێیان دەگوترێ قەوال ئەم قەوالانە بە چەندنەوەیەک دوایەوەیەک لە باوکەوە بۆ کوڕ بەجێماوە ئەم کللتورە و ئەم تێگەیشتنە لای ئەوان گرنگیەکی زۆر زۆر بە تێکست دەدرێت بە پاراستنی تێکستەکە دەدرێت وەک لە پاراستنی ئاواز یا خوڕتم چگەر سیر بکەیت لە قەوالێک بۆ قەوالێکیان لە نەوەیەک بۆ نەوەیشتر ئاوازێکی دیاریکراو نییە بڵێن ئەو ئاوازەیە لەگەڵ ئەم تێکستە پیرۆزەی ئاینەکەیان دەژەندرێتن ینی گرنگیەکی وا بەوە نەدراوە کە ئێمە پێیان بڵێن ئەمە ئاوازێکی ئاینیە بەڵام تەنها تێکستەکە پارێزراوە دیسانەوە دووبارەی دەکەم و ئاوازێک نییە ئێمە بڵێن ئەو ئاوازەیە هەموو جارەی لەگەڵ ئەم تێکستە دەژەندرێتن شتێکی ئرتیزالیە بە شمشاڵ و بە دەف ئەوەی ئەوان پێ دەڵێن دەف و شەباب دەژەندرێتن ئەمە ناکەوێتە ئەو خانەی ئێمە بڵێن ئەمە ئاوازێکی لە ڕووی مۆسیقاییەوە ئەمە ئاوازێکی تایبەتە بە ئاینەکەیاندا جا بۆیە ئەوەی ئێستا دەتوانین تەرکیزی لەسەر بکەین و زیاتر باسی لێ بکەین ئەوەیە ئەو مۆسیقایەیە ئەو کللتورەیە ئەو فولکلۆرەیە کە تایبەتە بەو ناوچەی ئێزدەکانی تێدا بژیت. برنجكي قشتي موزيكا طبعا ديف نوتيشن يعني همي او كسن ابيت قالك التدريب داي كانوا بيتهركسك ابي موزيكا لداتن كانوا بيت صلاة عملي كيم تجي بيتن بهارا بيتري اون ابيت بشكل تجهنا عمله كباش وتنا تدريب دانا يانكو هكو بيجن باش في موزيكا دنش نيت كانت تيبا دا هكا كانوا بيتهركسك بيت شيتا فا تيبا دا کارتکنا و موزیکی سر موزیکا کردی هلبت یا برچاوه چونکه موزیکا ازدی ها گلکا کبنه ام داتنین که ازدی بابکال که من اجارا بیجن یان چو کرد نینن یان اصلی خو ازدی نه الدبره و دست بکریه اف موزیکا هلبت یا هاتی تأثیر ویل سر ستران دیت کردی هم سترانت کوچ کو دیوانا هم سترانت کو نوتات دا سلیقت دا اوه شکل برچاوت موزیکا ازدیاتا گلک شو سترانا یانکو موزیکا سترانا هکه هاتو چو ازدیا گل قولی گود بیتن هندک شو موزیک هات یا گل پیوا یدبین استران دیش لو استران بیشت مبا البته هەڵپەرکیان من باسی هەڵپەرکێکم لەبەرا هەڵپەرکیەکان بەڕاستی زۆربەی هەر ئەو ڕیتمانەیە کە ئێمە لە هەڵپەرکیەکانی تری باشەکانی کوردستان هەیە و البته به اختلافێکی خۆی زۆر کەمیش تەبعاً ئەوە ئێستا هەیە وجودی هەیە
شاید تا ڕادێک هاتوتە ناو مارکت یا بازار یاکو کۆمەلگاوە بەڵام ئەو موزیکە کە تۆ باسیەکەیت بەڕای من ئەبێت موسیانانی کورد ئەو دەرفەتیان هەبێت و ئەو زۆقیان هەبێت کە بتوانن ڕێگەیەک پەیدا بکەن کە وەکو سەرچاوە سوودی لێ ببینن ئەو کۆمپۆزیشن گەلە کە ئەگەر بکرێت ئەبێ لە تێکست و مێلۆدی بکرێت ئەمە ئەم دوانە چون بە یەکەوە مەربوتن ئەمە کار ئاسانێک نییە ئەو کارە نییە کە ئێمە لە شەرقا کردبێتمان یعنی شەرقیانێ شەرقی ناوڕاست چونکو کەوتت فۆلک یا گۆرانی فۆلکلۆریک ئەمانە یا دابوونەریت یاکو زمان و شعر و ئەوە لەگەڵ مێلۆدی تێکەڵە بێت ئەم دوانە لە یەک ناتانی جیا بکەیتەوە و بە یەکیشەوە گەر بیان نووسێنیت یانێ کە هەیە ئەوەش دیسان هەرو جۆرە کوتم مشکلێکی گەورە هەیە کە کۆمپۆزۆرێک کە بتوانێت هەموو ئەو هەست و نەستە لە ناوەڕۆکی شارەکە یاکو ستۆریەکە هەڵبژێرێت وەکو پیسێک وەکو سەربوردەیەک بینوسێتەوە لەگەڵ مێلۆدیەکە تێکەڵی بکات ئەمانە کارگەل ئاسانێک نییە و ئومێد ئەوەیە کە لە داهاتووە خۆشبەختانەی ئێستا ئیمڕۆژ موزیک لە کوردستانی باشوور تا ڕادێکی زۆر بۆتە عیلمی لانا لمجري بش عيبا كاس غلام بنيان حبيني ايش غير عميش مستي کاریگەریەکە زۆر کەمە ڕاستە بناغەیەکی گرنگی موزیکی کوردی با بڵێن موزیکی ئێزیدیەکان و لەگەڵ ئێزیدیەکانش با بڵێن یارسانەکانیشمان هەیە کە هاوبەشێکی زۆر هەیە لە نێوان ئاینی ئێزیدیەکان و ئاینی یارسانەکان کاریگەریەکە زۆر کەمە من ئەیگەڕێنمەوە بۆ کۆمەڵێک خاڵ یەکەم توێژینەوەی زانستی زۆر کەم کراوە دووەمینیان کە بە خاڵێکی سەرەکی ئەزانم من ئیعلام واتە ڕاگەیاندنەکان ئەو گرنگیە زۆریان نایەوە بە چند هونەری با بڵێن ئێزیدیەکان کە ئەمە کاریگەری خۆی دروست کردووە و کۆمەڵێک بیر و باوەڕی با بڵێن ئاینی بۆ لایەنی خراپ کە سەپێنراوە بەسەر ئێزیدیەکانە لە کۆمەڵێک لایەنی ئاینیەوە ئەمەش کاریگەریکی زۆری کۆمەڵایەتی دەرونی لە ناو کۆمەلگای کوردی کە بەشێکی زۆری موسڵمانە ئەم کاریگەریەک دروست کردووە کە بەداخەوە ڕۆڵی هەبووە لەسەرەوەی کە موزیکی ئێزیدیەکان نتوانرێت بە شێوەیەکی دروست و باش لە ناو کۆمەلگای کوردیا بناسرێت لە ڕووی شتر ئەگەر باسی بکەیت کە زۆر زۆر گرینگە قسەی لەسەر بکەنێژ ئەوەیە چەند ئێزیدیەکی باڵادەست لە هونەری گۆرانی و مۆسیقادا کاریگەریان هەبوو لەسەر پاراستن و پێشوەچوونی ئاوازی کوردی و مۆسیقای کوردی بۆ نمونە لە ئەرمینیا لە ساڵی 50کان و 60کان تا 80کانیش لەو کاتێکە لە بەشەکانی دیکەی کوردستان لە باشووری کوردستان و باکوور و ئیتر ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا زمان و کللتوری کوردی تا ڕادێکی زۆر قەدەخە بوو لەوێ ئازادیەکە بوو کە میدیەمێکیش هەبوو بۆ میدیای کوردی وەکو ڕادیۆی یێرەڤان و وەکو ڕۆژنامەی ڕێیا تازە وەکو دروستکردنی فیلم و ئەم شتانە و وەکو دروستکردنی ئەو تەختەی شانۆیانە و شوێنی شانۆگەری لە گوودنشینەکانی ئەرمینیا و جۆرجیای ئەو کات ئەو شوێنانێکی ئێزیدەکانی تێدا دەژێت لەوێ سیر دەکەن لەم 30 ساڵەدا لە 50کان تا 80کان و ئەمانە مۆسیقای کوردی زۆر پاراستنێکی زۆری پێوە دیار بۆ زۆریش گەشەی کردووە لە سەردەستی چەند ئێزیدیەکی زۆر گرنگ لەوێ کە گرنگیا بە مۆسیقاداوە لەوانە ڕەحمەتی عەگیدە جمۆیە کە 2 هەفتە بەر لە ئێستا کۆچی دوایی کرد و خەڵکانی دیکەش تەنانەت هەندێک خەڵکی کوردی ئیسلامیش لە ئەرمینیا هەبوو باڵادەست بوون لە مۆسیقادەیەک لەوانە کەسێکەیە بە ناوی خەلیلی عەبدولە ئەمە زۆرنا ژنێک و باڵەبان ژنێکی زۆر باش بووە کات خۆی لە ڕادیۆی یێرەڤاندا و چەند گۆرانی بێژێکی زۆر گرنگ دەرکەوتن ئەو کاتە لە یێرەڤان و لە جۆرجیادا لەوانە ئەسلیکا قادر و خانازازێ و خەڵکانی دیکەش کە تەبەن هاتنە پێشەوە وەکو
ئارامێتگران کە گەڕایەوە ئەرمینیا لەوێ لە رادیۆدا کاری کرد و کەرەپێتی خاجۆ بە هەمان شێوە شەروێ برو ئەوانە هەمویان کەسانی باڵادەست بوون لە پاراستی موزیکی کوردی لەو کاتەدا ئەو تێل و تێڵقەرابراکە نەدایرن مستەفە قازی کەمال باشا بۆ مزگین یامەڵوە بێ مەکوشتە و ئەحمەدێ ویسکان ئەو بابێ فای قوتر حۆتۆرینێ مالا چەتە ویسکان ئەو تۆڤێ مالا چەتە ویسکان تۆڤەکی مێرینە ئەو کەتە سەرێ سێڕۆژی خودێ تەمامن مە پشتا خوڤەکەش هێلینێ قاتلان و فرار و وانخونیام مخابن حتی نها چه کس نرا بینه تایبتمن بیتن اوی موزیکی بینن وکو زانست وکو علم دنن یاسینه هکم مروی تایبتمن هبن مینا سیدای دلشاد محمد سعید و بهن و موزیکی بینن نو طوی بنویسنو و دیو دیرو کوی بچن چکی دیرو کوی گلکا کبنه پزاره ها ساله هکا دی بچن دی بینی اوی موزیکی حتی کارتکنو که سر موزیک دوروبرا سر موزیک عربی سر موزیک ترکی سر موزیک فارسی بس چونکیش به خدا نیا و موزیک به خدا نیا ما حتی نو که کسک نرا بیا بچیتن بین ترو ریشاله ده بین تدابا نطابه به تنویسینه اوش لای موزیکا بلا بیتن لای قوالا با ئەمانە هەرو جۆرە کوتم ئەتوانێت سەرچاوە گەلێک بێت بۆ گەلەکەمان حتا ئینسترومنتی خۆیان هەیە یعنی ئالەتی موسیقی خۆیان هەیە من جارێکی ڕێکۆردێکمان هەبوو لە مەجموعەیەک مەسەڵەن کە هاتبوون دووزەلەکان ئەمە ئەو پایپەکەی هی باڵی هەڵۆ بوو یعنی لە کۆنترین تایپی دووزەلە بوو خۆب تەوان ئەمە دەنگی لەگەر ئەوانترا فەرقە کات و هەروە لێدانیشی فەرقە کات بێگومان ئیزیەکان ئەم گۆرانی گەل ئاینیە و ئەم گۆرانی گەل شادیە و لاوکە حێرانەکان ئەمانە حرەکەتێکی دائمی خستوتە ناو ژیانی کوردەواری ئیزیەکانەوە یعنی هەموو شتێکیان بە گۆرانیە هەموو شتێکیان بە مەتنێکە یا بە سازەکەیان تەمورەکەیان یاکو بە دەفەکەیان یاکو بە کۆمەڵ و ئەوانە مگۆشگۆنێت مەزنە سعد و قەوەدا من و بازگەن پێلەکە باە غەربیۆ وەکە پێلا بە حرێ ڕابوو شکۆک و بنیادا دنێرە بوو مادا بوو بەژن و بالینە من و حەیادا منۆ شەفێ من و کاکە سادە ئەزیز بوو ئێمە چۆن بتوانین بە جیانی بوون یاخود کرانەوەی کۆمەڵگا یاخود تەکنۆلۆژیا سوود لێ ببینین بۆ ئەوەی کە بتوانین موزیکی فۆلکلۆری کوردی خۆمان بپارێزین بەتایبەت موزیکی ئێزیدەکان یەکێک لەو کارانەی کە زۆر گرنگە ئەبێ بیکەین بریتێ لە کۆکردنەوە و ئەرشیفکردن و دواتر پەرەپێدان چۆن ئێمە ئەبێ لیژنەی تایبەت بۆ منە کۆمەڵە کەسی مختەزە بێ بۆ کۆکردنەوەی میلۆدیە فۆلکلۆری ئێزیدیەکان لە هەموو ئەو ناوچانەی کە ئێزیدی نشینن چونکە یەکێک لە گرنگترین ئەو بابەتانی کە ئێمە ئەتوانین لە داهاتووە بۆ نووسینەوەی مێژووی نەتەوەی کورد و مێژوو ڕابردووی ئێزیدەکان سوودی لێ ببینین بریتە لە لاوک و حەیران یاخود با بڵین لاوک و بەستەکان چونکە ئێمە لاوکمانێت تەمەنی 100 ساڵە تەمەنی 150 ساڵە کە ئەتوانێت هەموو ئەو ڕووداوانەی کە لە قۆناغی لە قۆناغەکانی مێژووە بەسەر ئێزیدەکانە هاتۆ کە 74 فەرمانە پێشتریش ئەم ڕووداوانە ڕوویا و وەکو ئەوی کە داعش بۆ نمونە چەندین ساڵ بە لە ئێستا هەموو ئەو ڕوودبار و دۆخەژ کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و تەنانەت دژینگەی کە مرۆڤی کورد بەتایبەت ئێزیدەکانی تیاژیاوە ئەتوانین لەناو لاوکەکانە ئێمە بیدۆزینەوە بیکەین بە یەکێک لە گرنگترین ئەو سەرچاوانەی کە ئێمە ئەتواندنین لە داهاتووە مێژووی ئێزیدەکان نەک تەنها بۆ ئێزیدەکان بۆ مێژووی کوردی لەسەر بنووسینەوە بۆیە زۆر گرنگە ئێمە یەکەمین جار ئارشیفێکی تایبەت دروست بکەین بۆ ئێزیدەکان لە هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیان بە موزیکی ئێزیدەکانەوە هەیە کە بە شێوەیەکی زارەکی نەوە دوایینەوە گوازراوەتەوە دووەمینیشان پاراستن نیەتی کە ئێمە چۆن بتوانین ئەم ئارشیفە بپارێزین ئێزیدەکان لە باشووری کوردستان تایبەتمەندیان لەوە هەیە کە زۆربەی تێکستە ئاینەکانیان بە گۆرانی دەگوترێتەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم تێکستانە نەنووسراونەتەوە لە مێمۆری کەسەکاندا ماوەتەوە ئەمانش ئەو کەسانە بە تایبەتی ئەوانەی لە کاستی
پیر و شێخدا بوون کە فەلسەفە و تێگەیشتن و تێڕوانینی ئاینەکەیان بۆنەوەی داهاتوو جێڕاوەتەوە لە ڕێگای مێمۆریەکانەوەی جێڕایەتەوە بۆ ئەوەی بیریان نەچێت بە ئاواز ئەم شتانیان جێڕاوەتەوە ئەمە تایبەتمەندێکی گرنگە بەڵام دیسانەوە ئاوازانە ئەو هەمان ئەو ئاوازانن کە لە گۆرانی فۆلکلۆری کوردی بەهدیناندا دەبیندرێت و دەبیسترێت لا سلطان زيام سلطان المهلات استرابادنا بلا شق شمالا وستره دابا شارده تبكي اردو ازمان بندو تيرجا دايا سرمكه مدينه هيدي